بەڵێ سڵاوتان لێبێ لە گەڵی عەلیبەرجین لە ئیدارەی سۆران ئەمڕۆ ڕۆژی چوارەمە کە بە دوای تەرمی سێ منداڵەکەدا ئەگەڕێن. ئەمڕۆ تەکنیکێکی تری نوێ بەکاردێنن لێرە وەک لە دیمەنەکاندا دیارە لێرە ڕێگایەکیان کردوتەوە بۆی بگاتە سەر ڕووبار لە ڕێگەی حەفارەوە ڕێگا لێدەن وەخۆڵ لەم شوێنەکەن بۆ ئەوەی بتوانن حەفارە بگاتە سەر ڕووبار. نیازیان وایە کە حەفارەیەکی تر بێنن کەەوە نزیکەی 20 متر درێژە بۆ ئەوی بتوانن لە نێو ڕووبار ئۆتۆمبیلەکەی پێ بدۆزنەوە سۆراغێکی ئۆتۆمبیلەکە بکەن تاوەکو ئێستا هیچ کام لە منداڵەکان و ئۆتۆمبیلەکەش لە نێو ڕووبار نەدۆزراوەتەوە. ئەم ساڵ ڕووباری گەلی عەلیبەگ ئاوەکەی گەلێک زۆرە بەهۆی ئەو بەفر و بارانەی کە باری وامەوای کردووە ڕووبار ئاوی زۆر بێوە لێژ بێتن. ئەمەش کاریگەری لەسەر دۆزینەوەی تەرمەکان کردووە کاریگەری کردووە و کارکردن لەم ڕووبارە زۆر قورسە. ئەمە واکاتن کە تیمەکانی بەرگری شارستانی کاتی زۆریان بووێ بۆ ئەوەی کار بکەن. هەر لە ماوەی ئەم سوار ڕۆژەش کە تیمەکانی بەرگری شارستانی کاریان کردووە چەندین کارمەندی ئەوانیش بەهۆی سەختی ڕووبارەکە و لێژی بریندار بووینە. بەرگری شارستانی ئاماژەی بەوە کرد کە واستێ لە کارمەندەکانی ئەوانیش بەهۆی کارکردنیان بریندار بوون. من یەکێک لە کەسوکاری قوربانیەکانم لەلا ئەبێتن. کاک هادی سڵاوتان لێ بێتن. کارەکان چۆن بەڕێوە ئاچن تا ئێستا هیچ سۆراغێک دیارە؟ نەخێرەوەستا سۆراغ دیارنی ئەو ڕووی چوارەمە ئەو تەکنیکن بەکاردێنین بە خۆمان ئەو ئامێر وشتن هینایەمە ئەو خەریشین عفارش کشمان هەیە یا مۆزایەکەیتم تقریبا 19 متر درێژە ئەوزای شالا سەر و داوە شێگەر وە دەرکەوی خەڵکەکە هەموو پەرۆشە لۆمە دوایە ئەو تیمانە زۆر ماندوونە حکومەت لەسەر خەتە بەعز بوو بە حکومەت و بە هەموو شتەکە لەسەر حکومەت لەسەر سەرخەتن خەڵکەکە هەموو لە معانەتێمە ئێمەی سوک کردیە بڕک خەڵکەکە زۆر ماندوێ لەگەر ئێمە هەموو خەڵک سوپاسیان نەکەین یەک بە یەکە. تاوەکو ئێستا تەکنیکی ترچی بەکار هاتووە جگەلەوەی کە ئێستایی وەڵی بەس مقناطیس و غەوەس مقناطیسەکرا لە ڕێی سیمکارتەوە یاخود لە ڕێی ڕقم شانسی ئۆتۆمبیلەوە ئەمە هیچ کرا؟ ئەوەش کرا بەس گوتیان کوژایتەوە لەبەر هەندێک کاری چیتان هەیە بە تایبەتی لەم ڕێگا زۆرێک لە شوێنەکان بەربەستی نیە؟ دوو شوێنی پێویست پێرە هەیە بەربەستی نەماوە ئەوەش بەربەستی بکرێت قوربانی زیاتر لێ نەکەوی. زۆر سپاس کە هادی سپاس دەکەین. بەڵێ هاوڵاتیانێکی زۆریش لێرەن وەکو هاتوون بۆ دڵنەواییدانیان و لە شوێنی ڕووداوەکە کەمێک خواردتر لە سەرپرد کە سوکاریان لەوێ دانیشتون و هاوڵاتیان دێن بۆ دڵنەواییکردنیان سەردانیانەکەن و هەروەها لەسەر ڕووباریش بە درێژایی ڕووبارەکەش تیمەکانی بەرگری شارستانی تیمی مەلەوانی ئامادەیان هەیە و هاوڵاتیان هەن و تیمی خۆبەخشیش لە شار و شارستکەکانی تر هاتوون بە دوای تەرمەکاندا ئەگەڕن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا سۆراغی هیچ کام لە تەرمی منداڵەکان نەکراوەوە نەدۆزراونەتەوە تاوەکو ئێستاش گەڕان لە بەدرێژایی ڕووبارەکە نزیکەی 40 کیلۆمەتر گەڕان بە دوایاندا بەردەوامی هەیە بەڵام نەگەڕێمەوە لایەوە.